لە قەزای سەید سادق چەند ساڵێکە بە گشتی و لە 2 ساڵی ڕابردوودا بە تایبەتی کۆچکردن و ماڵگواستنەوە و جێژنی شارەکە نزیکە لەوەی لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. کۆچکردنەکە زیاتر بۆ شاری سلێمانی و دواتر دەرەوەی وڵاتە. وەک خاوەن نووسینگەکانی کڕین و فرۆشتنی خانوو دەڵێن لە هەر گەڕەکێکی سەید سادق لانی کەم ماڵێک بۆ 2 ماڵ ئەم شارەیان جێهێشتووە. من زیاتر لە 500 خانوم لەلای ئائستە بەس بۆ فرۆشتن بەس مشتری نییە. مشتری نییە لەم شارە ئەگە بفرۆشێ هەمووی بارەکە یام ئەچێت بەرەو پێنجوێن یان بەرەو سلێمانی یان ئەڕوا بۆ خاریج. هۆکاری جێهێشتنی ئەم شارە وەک دانیشتوانی دەڵێن بۆ دەستکەوتنی کار و ژیانێکی ئارامترە. هەلی کار لەم شارەدا زۆر کەمە و هەتا بڵێ قەزایەکی پەراوێزخراوە. لە گەڕەکی ئێمە کە لە ماوەی نزیکەی 2 مانگە 6 ماڵ باری کردووە تەنها 4یان بۆ سلێمانی بووە. ئەی بەداخەڵانی باری ئابووری یەکێک لە هۆکارە سەرەکیەکان بۆی باری گزەرانی باشتر کەوە هەم لە ڕووی دەروونی وڵانێ حەز بکات لەوێ باشتر بژی یەکێک لە هۆکانی بۆ ئەوە گەڕێت. قایمقامی سەید سادق ڕەتی دەکاتەوە هەلی کار لە شارەکە کەم بێت و بە پێچەوانی هاوڵاتیانیشەوە گواستنەوەی ماڵ و جێهێشتنی قەزاکە بە ئاسایی دادەنێت و دەڵێت وەک چۆن چەندین خێزان سەید سادقیان جێهێشتووە لە بەرامبەردا دەیان خێزانیش ڕوویان لە قەزاکە کردووە. دەشتی شارە زۆر بەگشتی هاوی ناخەڵک ڕووی تێکا بەعکسەوە یعنی دیاردەی ماڵبارکردن لە ناو سەید سادق زۆر کەمە بەراورد بە شار و قەزاکان و ناحیەکانی دەوروبەر. ئێمە بە پێ و ئامارەی کە لای ئێمەیە بە پێی ئەو داتانەی کە هەم لە دایری ئامار و هەمان خۆمان لە بەشی ڕاگەیاندن و بەشی ئیدارەی قناو قایم قامێتیکەین شتێکی زۆر ئاساییە ئەگەر بەراوردی و ڕێژانەکەین کە لە ناو پارێزگا و قەزاکانی کەوە سەردانیان یەن بۆ سەید سادق زۆر کەمترە ماڵبارکردن لای ئێمە. گرنگی نەدان بە قەزای سەید سادق گرفتێکی بەردەوامی دانیشتوانی قەزاکە بووە و بەو بۆنەیەشەوە چەندین جار خۆپشاندانی ناڕازاییان ئەنجام داوە و لەو خۆپشاندانانەشدا شەهیدیان داوە بەهۆی ئەوەی لە هێزەمنیەکان و دەسەڵاتی ناوچەکە لە ئاجەی بەدەمەهاتنی داواکاریەکانیان بە زەبری فیشە کۆتاییان بە خۆپشاندانەکان هێناوە. سوەی محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.